خۆشەویستان سڵاوتان لێبێ لیرەی ڤار لە هەڵەبجێ ئێمەش پرسیارێکمان لە زاخۆیە ناوە بابزانین تا چەند خەڵکی هەڵەبجە ئایا زاخۆیە ناسن فەرمو بینەر بن لەگەڵمان فەرمو ئەڵەن هەنار ئەبێ بارانی لێ با ئەنجاوی خیتە بازاڕەوە بەڵێ بەڵێ خۆشە باران لێ خۆشترە بەڵێ یعنی ئەگەر پێشەوە بێتە بازارەوە عیبەیە وەڵی منوان بیستووە خەڵکی خۆمان لای خۆمان کەمەی خوا تا باران لێە پرسیارێکمانەیە گۆرانی بێژەکە گوێ لە گۆرانەکە گرین تۆ نای گۆرانی بێژەکەمان پێ بڵێ ئەگەر زانی ئەوە خەڵاتەکەمان لیرەیەەکە ئەبێ بە نسیبی جەنابە حالبی ناسین وای بەمە گۆرانی بێژن زۆر ناناسین قەیراکە بەشکم بێتەوە بیرێ باشەوە ساقەوە بم بەڵێ ئەو بادینانیە بەس نازانم ناوی نازانم بێ باشەوە ساقەوە بم یاخوا زۆر زۆر سپاس مەمنونتم یاخوا بەخێر بێ سەر چاوم ئەم گۆرانی بێژە ناسیتەوە ناوی چییە؟ ئەوە خەڵکی وابزانم دۆ چییە؟ تقریبا نزیک ناوەکەم کۆنە گۆرانی بێژەکە کۆنە دەی باشکم ئەو لیرەیە بۆ تۆ هاوکاریەکمان ناکەی بۆی چی نزیک بیتێتەوە خەڵکی ئەو لای ماڵپێکەیە هینە کابرایەکی بەتەمەنەوە بزانم ئەس وڵای داوا لێ بڕ ناکەم قەینا بە ساقەوە بم یاخوا لەش ساڕ خوا ڕزقە باوتەمە درێژبی خۆشحاڵ بی خوا ڕزقە با سپاس قوربان سپاس خواحافیز هەر لە ناو هەڵەبجاین و لە ناو بازاڕی باشین لە ئەمی وەفرۆشە بزانین بەشکم وڵامی پرسیارەکە بزانین ناو چییە؟ ئاسۆ کاکە ئاسۆ باشیش کوێز مەتامڕوانە ئەو سەوزەی کوێ؟ وڵای هەڵەبجێ هی خۆمانە؟ بەڵێ بەچی ئاوە درێت؟ وڵا بە بیری سووریاوە یانیش کورد پاکە زۆر پاکە ئەو نەخۆشی جاران نەما ناوەڵا نەما لەخوا هەموو پاک و تەمیزەقات جاری وایە ئەوە پاکە ئەوە جوانە شۆردەشینە بازانم کە بە ئاوی خۆمان و بیرینەکەی تامیە گۆڕێ هەر زۆر نە دەرمانیە نە حەرچ گوێ لە گۆرانیەگری کوردی کوردی بەڵێ هیچ منطقەیە بە زۆری وڵی جاری وایە حەسەن زیرەک و ئاوە دەباش ئێسێمە لە ریبی ڤارەوە پرسیارێکمانەیە کە پرسیارەکە و زانی مەشخەڵاتێکی لیرەمان پێی بەجەنان باشە ئێستا گوێی لێگری خەڵکی لای و مەڵتیقەی بادینان وشتە تەمەنت چەندە؟ من 35 هەر گوێ لەمە نەبووە نەبەخۆ نازانی گۆرانە بۆ گۆران با پرسیارشت تو ئێستا ئەی گۆرانەکە کوردیە و ئی خۆمانەیە و بێوە شارەزانێت بۆ یاخوا لەشە ساقوانە لە کاتمان گرتی وای گەورە ڕزقێ بە قوربان سپاس خواحافیز بێ پیشوکار چۆنە؟ لەخوا بەزیێ باشە لەخوا بەزیێ خەڵک گۆشتە کڕێ باش معاش بێ باش باشە بارەوەڵا باش تەمەنت چەندە؟ 40 ساڵ گوێ لە گۆرانیەگری ها کوردی کەم باشە پرسیارێکمان هەیە لە ڤارەوە ئەگەر زانی و لیرەکەی بۆ جەناب و دەرەچێ و خەڵاتی ژەین بە جەناب باش باشە؟ خەڵکی ئەو ماڵتێقەی لای دۆک و ئەوەیە لێ بەخوا هەر نازانم جوان گوێ لێ بگرام بەخوا نازانم بەخوا یعنی شمولی نەکردم لیرەکە ئاسانکاری قەیچیەکە وڵا ئاسانکاری تر خەڵکی لای ماڵتێقەی زاخۆیە دەوەڵا نازانم مەمنونی سپاس لە کاتمان گرتی لەشە ساڵ بێ خواحافیز بێ خواحافیز سپاس خواحافیز خۆشەویستان چایەگە خۆین دوای ئەمەش زانی نەچین بۆ زانکۆی هەڵەبجە زان کێ وڵامی پرسیارەکەمان نەزانێ جا لە زانکۆی هەڵەبجە پێشانگای AI هەیە واتە ژیری دەستکردیان زیرەکی دەستکرد
تەسەوڕەکەم لێ زیرێکی زۆر تابی وەڵامی پرسیارەکەمان بنەوە جا بارمت خۆتان چاکەمانە خۆین و ئەچین بۆ ئەوێ خۆشەویستان لە زانکۆی هەڵەبجەین لێرە پێشانگای ژیری دەستکردەیە تاوانە بێ مادام ژیری دەستکردە کەواتە بێ وڵامی پرسیارەکەمان بزانین زۆر بە ئاسانی بۆیە هاتوون لیرەکان بینێتانین چ خوێندکارێت چ مامۆستایەکی بەڕێز وڵامی پرسیارەکەمان نەزانێ شوانە حەمەجان با فەرمون با بڕێ ئەمڕۆ دەرستان خوێنیان ئەو بۆی پێشاگاتەوە دەرسمان خوێند سەرکەوت مەرحەلە چەند بوون؟ مەرحەلە دوم ئەویش سێ باشە ئێمە لە ڤارەوە لیرەیەکمان پێیە پرسیارێکەکەین گۆرانی بێژێک ئەگەر زانیتان لیرەکە بەجێڵین بۆ ئێوەی مەژەڕێنە باشە ئێستا گوێ لەم گۆرانی بێژە ئاگرین هەر بینە بە گوێشتانەوە بەشکم بیزانم خوایە بیستوتانە حتمەن بیستوتان بیستمەوە تۆ بیستم ناوی بیستێتەوە ناوی نازانم کۆنە بەڵێ یەو مەڵتیقی لای دوو کۆ ناوێ و پێشم وتنەوە نازانم خوا وەڵڵای حەزمەکەن ئەو لیرەی بۆیە وایە یاخوا دەستە خۆش زۆر سپاس لە کاتم گرتن خۆی هینە هەیە ڕاکە لە کامێرە بەڕاستی وڵای ترێمەش تەقریبا سامێکی هەیە بەڵام نیژەر وا بوو کاتی خۆی بەجە سەحسابی بۆ ناکەم ناڵای زۆر سپاس مەمنون سپاس سەرکەوتوم سپاس ئەگەر زانیمە لیرێگەین بە تۆ ئەگەر نەوزانی پێشکەشتی خۆتان بێ بە نسیبی کەسێک وەگە شایانی بێ ئینشاڵڵا باشە زۆر سپاس هەر مۆبایلەکەم لێ بگرەوە گوێش ئەلەمە بگرە ئەبێ بزانی ناوی هونەرمەندەکە؟ ناوی چییە؟ نازانی؟ قەی چێکە؟ ئاساییە زۆر سپاس قوربان سپاس سەرکەوتوو زۆر سپاس زۆر سپاس ئەتوانن ناوکاری یەک بکەن عەبدولقاهر زاخۆینە؟ بۆی چیت ئەو نییە بەس ڕەنگە من هەر لە خۆم وەڵێم ڕەنگە ئامۆزای ئەو بێت دەی بەشکم زانن وەڵی ئەی تۆیش نازانین ئادەی تۆ زێلی نزیکیتە تۆ هەڵ بە بزانین ئەزانم لەو مەتیقەیە بەس وەکو گۆرانی بێژەکە بزەبت ئێستا ناوکەیم بیر نییە نەتانزانین زۆر سپاس نەشتان سام سەرکەوتوو بن سپاس زۆر سپاس ئێوە زیرەکن پرۆژە دروستەکەن لە ئەی ئەبێ بزانم گۆرانی بێژێکی خەڵکی زاخۆشە بەس ئێستا من ئافرین زاخۆیە دەی ناوەکەیم بیر دەی دیدی زاخۆیە دەی پیتیەکەی دەوڵە با بیرم کەوێتەوە پیتیەکەوی ناسانکاریەکە بوو تمەرسێکتان مشارەکە بکەن بیرێ ناکەوێتەوە بەخوا حەزمە کرد ئامە لە کۆڵم بێت و ئەم لیرێ و منیش بەرنامەکە تاوکم بڕۆین و ئیسراحەت کێنا پشتیان شکاوە دەی باشە سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس مەمنون خوا سپاس نای گۆرانی بێژەکەمان پێ بڵێ مش باو لیرێتان بینێ و بۆ خوایە خۆشەویستان بادی نییە من لیرەکەی ڤارە هیوادارم ڕاستی ناسان بەخوا یانی کوێ لە گۆرانیش زۆر بەکەمیەک باشە جان دەستە خۆش بێت زۆر سپاس سەرکەوتوو بی سپاس مەمنون سپاس لیرەکە بوو بە مڵۆزم بەخوا بە دەستمانەوە حەزەکەم نەی بەمەوە هیوادارم ئەم کچە جوانانە کە خوێندکارن بیزانن سڵاوتان لێبێت سڵاو لە تۆش بەڕێز خوێندکاری چیت؟ خوێندکاری قۆناغی دوی کۆلێژی یاسا یاسا بەڵێ ئەمڕۆ بەس بەشی یاسا دەوامیە بوو ئەزانی بوو دەست کەسێکم پرسی لە خوار و وتی لە یاسام
والله وایە اخر ما ها رسمي ترو رول ما هي ليرة کورسە بەشەکەتان ار والله خۆ لەشتان ساغ بێ چۆنن باشن لە کاتان ناگرم لیرێکم پێ هیوادارم لێم سەن و منیش بڕۆمەوە بۆ سلێمانی باشە بامانیش گوێ لێ بگرن اما عبد القاهر زاخوين يا بیگۆڕە يقولين گۆرانی زۆر زۆر ئاسانە کاکە وتیان ئاسانە وەڵای پرسیارەکەمان ئاسانە ئەبێ بێنێرە عبد السلام نا زاخۆکەی بۆی چویت بەس ناو ئەسلەکەی عبد القاهر زاخوين يبدا قبانا عقب يقولين دەی بەشمەم لیرەیە بۆ ئێوە بێ و وصل لو نسيك كوتمان بیکەن بەسێ لە تۆ زاخوين يجيب باش نتيق مع بعض ئەخیر یارمەتیمان وتم ئەتوانن بە هاوڕێکانتان بەشداری بکەن خۆ دوتەوە قسەیوا بوو ما بو خمت بيك ويكي زور باش عبد القاهر زاخوي يعني لمو نزيك يعني اما نزیکە لێوەی دەی هر ام كسيوانيا نانە ئەو نییە هرزا خويا نابێت تەلەویزیۆن بە کۆفی بکە دەی باشە من سوپاستانەکەم سەرکەوتوو بن لە کاتم گرتن سپاس بۆیە خواتان لەگەڵ ئەمێ بزانین بەخوا زۆر ئاسانە نازانم گۆرانی بەشێکی خۆمانە خێر گوێ لە بەدینی و ئەوانە نادرم وەڵاهی گۆرانەکە کۆنە و خۆشی خۆش کردووە نایزانی سپاس دەکەم لە کاتمان گرتی لەشە ساغ بێ سپاس بۆ پرۆژەکە تۆمە مەرێ من نقڵتەیە باشە سپاس ئەمە بۆ هەموو شوانە ئەمەش بۆ بیشە ناڕۆ خەڵکی لا ماڵتیخێ درۆکۆ ناوەیە گوێتان نەکەوتەوە ئەزانم وەڵام ناوەکەی نازانم ئێستا کامیان ئێستا بوستا لە ژیان ناماوە تەمان گیان لە ژیان ناماوە لە ژیان ناماوە نە نەماوە ناوە دەی باشە سپاستانەکەم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ زۆر سپاس خواتان لەگەڵ سپاس ناوی چییە؟ خەڵکی ئەو مەنتیقی لای درۆک و ئەو دەڤەرێ نازانی؟ گوێ لە گۆرانی ناگری؟ گوێ لە گۆرانی ئەگرم بەڵام گۆرانی زۆر کۆن و لە بەدینیە چەند زۆر کۆنە بەڵام نا باشە سپاس دەکەم سپاس دەشەکەم لە کاتمان گرتی زۆر سپاس بۆ تۆ سپاس هين زاخوي كي زاخوي دەی عبد القاهر زاخوي نزیکی کردوێتەوە بەس ئەو كابرياكي زاخوي يا ڕەنگە زلمه ئامۆزای بێ دەی بیگۆڕە عبد القادر زاخوي نا اوي نرجز عليه اوي شباب زانم كابرا زاخوي كي باشە ناوكي مبونا ئەی خەم منیش ناوەکەی بێ وایە عبد القاهر زاخوي نزیک بوویتەوە لێ شوانە یان نیوێ ڕاستە بخوا عبد الشتاك انا زانم دەتخوا بیگۆڕە بۆی لیرەکە نەوەڵا ئەو نییە بەخوا زۆر حەزمە کرد بووێ دەرچێت من سپاسیەوەکەم لە کاتم گرتن سەرکەوتوو بە زۆر سپاس خواتان لەگەڵ خواحافز خەڵکی لای مەنتیقەی حەسنی کۆ ناچێ نییە کێ زاخۆیی عەبدولقادر زاخۆیی حەسنیکۆ حەسنیکۆ نا
نەبەخوا فرصتم زۆرایتر وڵی چەندانەی گیانە ناسم بەس حالیان ناتوانین قوربانی دەسواسە زۆر زۆر سپاس بە تۆ لە کاتمان گرت چاکە، سپاس سپاس. خوا لەگەڵ خۆشەویستان پرسیارمان زۆر کرد وەڵامەکەش لای ئەوانی کە چوونە لایەن خۆیان بەدەمی خوێنوتیان ئاسانە ئەمەش لە بەختی جەماعەتی کۆمنت کاکە گیان بڕۆنە کۆمنت وەڵامە ڕاستەکەمان بۆ بنووسن با ئێمەش لیرەکەتان بینێ و ئیتر بەخوا ئەمڕۆ زۆر گەڕین هەمومان هیلاک بووین خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە هەڵەبجە بووین تا بەرنامەیەکی تر و پرسیارێکی تر خواتان لەگەڵ